هەرێمێ تەف ئامادەکاریە کرینە بۆ پێشوازیکردنێ گەشتیارە بە هەلکەفتە هاتنە سەرێ ساڵە نوێ. ئەتپەیوەندیەکێدا نادر ڕۆستی پەیڤدارێ دەستەیە گشتیە گەشت و گۆزاریە هەرێمێ کورتسات ڕاگەهان کۆپڕەیە ڕێڤەبەراتیên گشتیên herêk jê parêzgehên Hewlêr û Silêmanî û Duhok û Germiyan û serpereştiya parêzgehên wan amadekarî bû pêşwazîkirinê li serê sala nû hatiye kirin. Got jî li sala 2014 dê hejmareka projên biyavê geştiyarî hêne ragihandin ku dê rolekê berçav hebît li pêş êxistina kertê geşt û gozariya herêmê û mifa wergirtin jê wek ji derekê dahatê û got jî pêdana qerzên geştiyarî li sala 2014 dê berdewam bît û dê hewl ji den geşê pê bidin eşlayê desteya giştiya geşt û gozariya herêmê ve. هێژان هەر سەبارەت پێشوازیکردنێ وان ئامادەکاری و شێواز و چاوەنیە ئامادەکاریên سەرێ ساڵانî هەروەسا ئەو پرۆژێن ku li sala 2014 dê hêne ragihandin dê biyavê geşt û gozarî da me bi ferzanî mêvandariya berês Nadir Rostî witebêjê desteya giştiya geşt û gozarî bikeyn li bajarê Hewlêr. Kak Nadir ev demê te baş. زۆر سوپاس ئەو دەمەیەوەش باش و دەمێ هەموو بێنەران باش. بەڵێ. کاک نادر بۆ پێشوازی ساڵی نوێ چ ئامادەکاریەکتان کردووە؟ بەڵێ وەکو ساڵانی ڕابردوو ئامادەکاریەکان بۆ پێشوازی ساڵی نوێ لەلایەن پارێزگایەکانی هەولێر و سلێمانی کە دەکرا ئەم ساڵیش ئامادەکاری لەلایەن پارێزگاری دهۆکیش دەکرێت بێگومان بە هەماهەنگی بە بەشداریکردن لەگەڵ دەستەی لەگەر بەڕێوەبەرایەتەکانی گەشت و گوزار لە سنووری پارێزگای دهۆک هەولێر سلێمانی ئەم هەماهەنگیانە دەکرێن و ئەم چالاکیانە دەکرێن. ئەم ساڵ بەو هیواین کە جیاوازتر بێ بەو هۆکارەی کە بۆ یەکەمین جار لە پارێزگای دهۆک ئامادەکاریە دەکرێت و سەڵی ساڵی نوێ پیرۆز دەکرێت و ئاهەنگێکی تایبەت بە هاوکاری دەستەی گەشت و گوزار لەلایەن پارێزگاری هەولێر ببوورە پارێزگاری دهۆک بەڕێوە دەچێت. و هەروەها جیاواز دەبێت لەوەی کە هەولێری پایتەخت ئەم ساڵەکە مەراسیمی وەرگرتنی نازناوی پایتەختی گەشتیاری لە سیویەک بەسەریەکی ئەم ساڵەکە وەردەگرێواتە لە یەکەمین شەوی سەری ساڵی نوێ ئەم مەراسیمی وەردەگرێت. هەروەکو زانرایە دەزانین هەموو لایەکمان لێژنەیەکی تایبەت لەلایەن پارێزگاری هەولێر واتە بەسەرپەرشتی پارێزگاری هەولێر بۆ پایتەختی گەشتیاری ئامادەکرایە کە سەرجەم ئامادەکاریەکانی کردووە وەلەیەکی مانگ واتە سەری ساڵی نوێ دەست بە چالاکیەکانی خۆیان دەکەن و ڕەنگە بەم بۆنەوە ژمارەی هاتنی گەشتیاران جیاوازتر بێ لە ساڵانی ڕابردوو. لە هەمان کات لە پارێزگای سلێمانی هەروەکو پارێزگای سلێمانی دەبێتە پایتەختی ڕۆشنبیری گەشتیاری کە چالاکیە ڕۆشنبیریەکان ببورن دەبێتە پایتەختی ڕۆشنبیری چالاکە ڕۆشنبیریەکانیش بەشێکن لە بنەمای گەشت و گوزار بۆیە دەکرێ بڵێن سلێمانیش دەتوانێت ڕۆڵی خۆی ببێنێ لەم بوارەیەوە و دەتوانێت پێشوەچوونێکی باش پێشوەچوونێکی بەرچاو لە بواری گەشتیاری بەخۆیەوە بینێت و جێگای خۆشحاڵیشەکە ئەم ساڵ لە سلێمانی ژمارەیەک میوانخانەی نوێ کرانەوە کە لە پێنجستێرە بوون و هەروەها بەردی بناغەی چەند میوانخانەیەک دانرا و چەند چالاکیەتی تر بەڕێوە چوو و چەند پرۆژەیە کرانەوە هەموو ئەمانەوە دەکات لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆکیش پێشوازیکردن لە گەشتیاران لە 2014 باشتر بیت و جیاوازتر بی ئەوە جگەلەوەی کە دەستەی گەشت و گوزار لەلایەن خۆیەوە ئامادەکاری کردووە. بەڵێ کاک نادر بەڵێ ئەمە باس لەوەکەین ئێمە دیارە جەنابە زیاتر ئاماژەت بە ئامادەکاریەکان کرد بۆ سەری ساڵ باس لە بواری گەشت و گۆزار بکەین و بۆ ئەو گەشتیاران کە ڕۆڵ لە هەرێمی کوردستانەکەن ئێوە وەک دەستەی گەشت و گۆزاری هەرێم بۆ پێشوازی لە گەشتیارانی دەرەوە هەرێمی کوردستان چ کارێکی پێشوەختتان ئەنجام داوە؟ ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو بە سیستەمێکی ئەلکترۆنی و بە سیستەمێکی جیهانی پێشوازی لە گەشتیاران دەکەین لە ڕێگەی بەتایبەتی لە ڕێگای پەرەپێدانی گەشتیاری ئەلکترۆنی کە ئەمە هەنگاوێکی گرنگە هەر ئەم هەنگاوەیە و ئەم شێوازێ و ئەو سیستەمەیە لە ئێستاش لە وڵاتە پێشکەوتەکان بەڕێوە دەچێت
ئەویش بریتە لەوەی کە گەشتیاران بتوانن لە ڕێگای ماڵپەڕە ئەلکترۆنیەکان بتوانن شوێن بگرن لە میوانخانە بەر لەوەی بێن بۆ لە میوانخانە بەر لەوەی بێن بۆ هەرێمی کوردستان و هەروەها لە ڕێگای ماڵپەڕی دەستەی گەشت و گوزار www کوردستان تۆرنێت دەتوانن لەوێش سەرجەم شوێنە گەشتیاریەکان و نەخشەی ئەلکترۆنی سەردانی بکەن و هەروەها دەتوانن سەردانی میوانخانەکان بکەن و ژمارە و شوێنی مووقعیشانی جغرافی لەسەر نەخشە ئەلکترۆنی وەرگرن جگە لەوەی کە دەتوانن لەسەر بەرنامەی ڕێبەری گەشتیاری سەرمۆبایل لە مۆبایلە زیرەکەکان داونلۆد بکەن کە ئێستا ماوەیەکی لە 2013 دەستمان پێکرد و ئێستا بە شێوەیەکی زۆر سەرکەوتوانە دەست بەکارە لەوێ دەتوانن سەردانی سەرجەم شوێنە گەشتیاریەکان بکەن لە ڕێگای مۆبایلەکانیانەوە و لە ڕێگای مۆبایلەکانیانەوە کاراسانیان بۆ بکرێت و بێنە هەرێمی کوردستان چ لە ڕێگای سیستەمی GPS و هەروەها لە ڕێگای نەخشەی ئەلکترۆنی و لە هەروەها لە ڕێگای وەرگرتنی ژمارەی تەلەفۆنەکان بە تایبەتی تەلەفۆنی میوانخانەکان و هەروەها ئیمێلی میوانخانەکان ڕاستەوخۆ دەتوانن پەیوەندی بە میوانخانەکانەوە بکەن و ڕاستەوخۆ دەتوانن نرخی میوانخانەکان وەرگرن بۆیە ئەم سیستەمە هاریکارە جگە لەوەی لەلایەنی نامیلکەشەوە ئەم ساڵەکە هەوڵێکی باش دراوە ساڵی ڕابردوو و بەردەوامیش دەبین ساڵی داهاتوش هەمان هەنگاوی باش بەڵێ کاک نادر سەبارەت ئەو پرۆژە نێوانەی کە بەتەمان لە ساڵی داهاتوو ڕابگەینێت ئەکرێت پەیمان بڵێ یان زیاتر بدوێت لەسەرەوەی زیاتر ئەو پرۆژانە لە چ بوارێکی کەرتی وە بەرهێناندان؟ بەڵێ چەند پرۆژەیەکی گرنگ هەیە لە دەستەی گشتی گەشت و گوزار کە کاری لەسەر دەکرێت لە 2014 یەک لەوانە پرۆژەی هەڵمەتی ناساندنی هەرێمی کوردستان لە ڕووی گەشتیاری بە جیهان بە بڕی 3 ملیار دۆلار کەمە هەڵمەتێکی بەرفراوان دەبێت و سەرجەم کەناڵەکانی بیندرا و بیسترا و نووسرا و ئەلکترۆنی دەگرێتەوە و لەسەر ئاستی جیهان دەبی بۆ ئەوەی بتوانین هەرێمی کوردستان بەڕوە جوان و گەشەکەی و خزمەت گوزاریەکەی بە گەشتیاران لە وڵاتانی دەرەوە بناسێنین و سەرنجیان ڕابکێشین بۆ ئەوەی سەردانی هەرێمی کوردستان بکەن ئەمە لە ساڵی نوێ دەست پێ دەکات پرۆژەیەکی ترمان دەبێت کە بریتە بە بڕی 2 ملیۆن دۆلار کە بریتە لە خزمەت گوزاری ئەواتە دابینکردنی خزمەت گوزاری بۆ شوێنە گەشتیاریەکان کە لەلایەن بەڕێوەبەرایەتەکانی گەشت و گوزار هەولێر و سلێمانی و دۆ و گەرمیان جێبەجێ دەکرێت بە تایبەتی بۆ ئەو شوێنانەی کە وەکو WC و هەندێک خزمەت گوزاری سەرەتایی کەمە بتوانین لەو خزمەت گوزاریانە کە لێنێک پڕکەینەوە و هەروە پرۆژەی پێدانی قەرزی گەشتیاری بەردەوام دەبی لە هەوڵداینە بە پێی هەموو هەوڵەکانی دەستەی گەشت و گوزار دوای هاتنی بودجە و پەسەندکردنی بودجە هەروەکو ساڵی 2013 زیاتر لە 90 پرۆژەی گەشتیاری قەرزی گەشتیاریان پێدرا لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لە هەموو شارەکانی هەرێمی کوردستانی گرتەوە بە تایبەتی دەرەوەی سنتەری شارەکان جگەلەوەی پرۆژەی 45 پرۆژەی گەشتیاری کە بە بڕی 77 ملیار دینارە بەردەوامیان دەبێت و کاریان لەسەر دەکرێت و ڕەنگە هەندێک لەم پرۆژانە بسنە قۆناغی کۆتایی و جێبەجێکردن و هەروەها پرۆژەی 67 شوێنی گەشتیاری کە دیزاینیان لەسەر ماستەر پلانی گەشتیاری بۆ کراوە ئەمەشیان ڕەنگە بیستە بواری جێبەجێکردن و ڕابگەیەندرێ بۆ ئەوەی کەرتی تایبەت بتوانێت بێنە پێشەوە ئەم دیزاینانە بسنە بواری تەنفیزکردن و جێبەجێکردن ئەوە جگەلەوەی کە لەلایەن پارێزگایەکان لەسەر پارەی پەرەپێدانی پارێزگایەکان پرۆژەی گەشتیاری هەیە جگەلەوەی کە لە دەستەی وەبەرهێنان لە کەرتی تایبەت پرۆژەی تایبەتی پەرەپێدانی گەشت و گوزار هەیە سەرجەم ئەم پرۆژانە بەیەکەوە دەتوانین وا بکەنێکە گەشە سەنێکی بەرچاو لە بواری گەشتیاری بێن ئاراوە بەوەش چەند هەنگاوێک لە بواری گەشت و گوزار بچین بۆ پێشەوە و ساڵ دوای ساڵ ئەم هەنگاوانە زیاتر بکەین هەتاکو بتوانین ئێمەش لە ئاستی جیهانا بین لە ڕووی گەشتیاری و بگەین بە وڵاتانەی پێشکەوتن کە لە ڕووی گەشت و گوزارەوە پێشکەوتون. بەڵێ بەڕێز نادەر ڕۆستی وتەبێژی دەستەیە گەشتیا گەشت و گوزار سپاس کۆت ستودیۆ مەل باژێرە هەولێر ئامادە بووی هەر شاد بی.